لە چەند ڕۆژی ڕابردوو 41 کەس لە پارێزگای دۆک لە سەرمیلاکی وەزارەتی پەروەردە بە شێوەی گرێبەست دامەزراون. ئەما قسەی نوێنەری مامۆستایانی وانە بێشە نیگەرانە و دەڵێت لایەنێکی سیاسی بۆ بەرژەوەندی حزبی ئەو کەسانیان دامەزراندووە. هەندێک لایەن بۆ بەرژەوەندی کەسی هەڵستاون بە دامەزراندنی 41 کەس لە پارێزگای دهۆک مافی هەر کەسێکە دابمەزرێ، بەڵام بەپێی ڕێنمایی نەک بۆ ئەوانەی دەستڕۆیشتن و خاوەن واستن. بەڕێز وەزیری پەروەردە دەڵێ باری دارایی باش نییە، دەزانین تەنها بۆ مامۆستایانی وانە بێژ باری دارایی باش نییە، بۆ ئەوانەی دەستڕۆیشتن و خاوەن واستن باری دارایی باشە. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت بە دوواداچوون دەکەن و لیژنەیەک بۆ ڕاستی و دروستی گرێبەستی دامەزراندنی و 41 کەسە لە پارێزگای دۆک پێک دێنن. ئێمە وەکو خۆمان هیچ شتێکی فەرمیمان لەبەردەست نییە، بەڵام بە دڵنیاییەوە لە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لیژنەیەکی لاوەشی دروست دەکەین بۆ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە، چونکە ئەمە لە ڕابردوو کۆمەڵک مامۆستای گرێبەستە بۆ ئەو مامۆستایانە هەموو بوون بە مامۆستای هەمیشەیی، واتە هیچ مامۆستایەکی گرێبەست یاخود هیچ فەرمانبەرێکی گرێبەست لە وەزارەتی پەروەردە نەماوە. لە ئێستادا کە ئەو 41 مامۆستایە یاخود ئەو 41 فەرمانبەرە خراوەتە سەر وەزارەتی پەروەردە، ئەکید دەبێت ڕوونکردنەوە بدەن هەم وەزارەتی پەروەردە و هەم وەزارەتی هەم ئەنجومەنی وەزیران هەم پارێزگای دهۆکیش بۆی بزانین ئەو 41 مامۆستا یاخود ئەو 41 فەرمانبەرە لەسەر چ ئەساسێک بە چ پێوەرێک دامەزراون. لەسەر گرێبەستی ئەو 41 کەسە لە کەرتی پەروەردە لە پارێزگای دهۆک لێپرسراوانی پەروەردە لە پارێزگای دهۆک ئامادەنەبوو قسە بکەن. نوێنەری مامۆستایانی وانەبێژ دەڵێت نزیکەی 25,000 مامۆستای وانەبێژەیە لە کەرتی پەروەردە، زیاتر لە 14 ساڵە دامەزراندن وەستاوە. هیچ کەسێک لەو وانەبێژانە نەبوون بە گرێبەست، کەچی کەسانی دەستڕۆیشت و خاوەن واستە دەکرێن بە گرێبەست و دادەمەزرێن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.